نوێژ ناکاڵێ دڵم باشە هەی کەذابی مەلعون هەی ملحد شێ ئەم کوفرەی بۆ جوان کردووی دووخستوێتیان ناو دڵتەوە ها عیبادەت ناکا هیچی ئەڵێ دڵم باشە لەگەڵ ئەوەیە کە نوێژ ناکا و ئیدعایەوە کا دڵی باشە هەر دقەیە دوو ئەوە خۆی بە درۆ خاتە دەچەکا بە جوێندان و سوکایەتی بە نوێژ خوێنان ئەڵێ نوێژ خوێنان واکەن و واکەن و واکە نوێژیشەکەن ئەوە دڵە باشە ئەوە سەلمانە دڵ پیسە و پڕە لە زەم و بوختان و گومانی خراپ بە عەبدەکانی ئەڵڵا جەل جەلالوو کوا دڵە باشە درۆت کرد عین دقە خۆ بە درۆ خستەوە وەکو چۆن ڕەسوڵ اللهش صلى الله عليه وسلم بدروي خسويتته كأفرمي أجروا بارشة قوشتي ناو جستي باش بير جستي باشا بلام كأو زمان الشري آوابر أداتو يكر داري باشي نيا لن يرجع عباداتو دين داري وضلي خرابة ويا أمدرو أكا منافقين وهم منافقين هاتن يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام هات سيباق بريق وجوان وقورة قوري بوكردي لخشتي بردي بهني قسم والله شكر بشاهد بسر ضلي خوي ظلم باش بلام كبلقت بو اهنايه ولا قران وحديث دود اجر ضلد باشا ابي جستد دواي كوي بكش راسي كاتو ابي زبان الدواي كوي بكش راسي كاتو هو ألد الخصام دس يكر بمناقشه ومجادله باش يدصالي بيقول لقلطا بيكا اما ندقسي لشياطين الجن وانس ورقت بو كوي كردبو باش يدصالي بيبو مناقشه لقلطو بيكا بوشي بوين يجنك بۆی ڕۆژ نەکرێت بۆی زەکات نەیە بۆی دان بە چاکەی خەڵکیانە نێ ئەوانەی کە نوێژەکەن ئەوانەی ڕۆژوەگرنەوەی زەکاتەیە بۆی دان نەنێ بە تەوحیدی خەڵکیە بۆی دان نەنێ بە عیلمی خەڵکیە بۆی دان نەنێ بە جیهادی خەڵکیە بە چاکی خەڵکیە ئەهاو بەشی دەدانە ساڵ مناقەشە و منازەڕە و مجادلەی توی پێ بوو بەڵام کاتێکیش ئیذا تەوەلا خۆی بەتەنیا بوو سعە فی الأرض لیفسد فیها کە خۆی بەتەنیا بوو یاخود چاوی مسڵمانانی لێ دیار نابوو یاخود دەچووە بۆ لای شەیاطینەکانی بەسەر زەویە ئەگەڕا هەرچی خراپەکاری بۆی کرد کەوەش علامەتی ئەوەیە دڵی بۆگەن و خراپە